لە ساڵی 1970 دەستم بەکاری وێنەکێشان کردووە. ناوم ئازاد ڕەشید حەوێزە، ناسراوم بە ئازاد تەنیا و ماوەی چەند ساڵانێکە تقریبا ماوەی 35 ساڵە خەریکی کاری وێنەکێشانم. ڕۆژانە بە بەردەوامی خەریکی کاری وێنەکێشانم، جار بەجارێکی سازی لێ دەدەم و یعنی خەریک ساز لێدان و ئەو شتانەم برین. بەخۆی ئەو وێنانەی کە دامناوە لێرە هونەرمەندەکانن، شاعیرەکان و ئەوەکانن. بەڵام خەڵک ڕۆژانە دێ سەردانی من دەکا وێنی خۆی لای من دروست دەکا، یان هەیە لە شارەکان دێ، هەیە لە دەرەوەی وڵات دێ کە بەبن قەڵای هەولێردا دەڕوا چای بە وێنەکانم دەکەوێ، دێ وێنم لا دروست دەکا، وێنم لەگە دەگرێ و ڤیدۆی دەکەن و براو دەکەنەوە لە سناپ و لە تیکتۆک و لە ئەو شتانە براو دەکرێتەوە. ڕۆژێک دوو برادەر هاتن، برادەرێکیان وتی حەز دەکەم وێنەیەکم لە بۆ بچێشی، وێنەیەکی زۆر جوان. ئەمشتم باشە بە چاوان وێنە لە بۆ دروست دەکەم. برادەرەکەی لەگەری بگوتی مادام پارەکە ئەم دەیدەم ئیتو ئەنی کردی هەدیەی خۆی. وێنەکەم لە بۆ دروست کرد، گوتم پاش 7 ڕۆژیکە وەرە وێنەکەی ببەوە. باوەڕ بکە کە هات وێنەکەی بباتەوە، نوتقی گیرا بۆ قسەی پێ نەدەکرا، گوتی هاتووم وێنەی ئەو برادەرەی ببەمەوە کە لە گەرم بوو، ئەویش پێ نەدەگوتراوە بە ئاسانی. هات چای پڕ ئاو بوو، ئەمیش گوتم خێرە چێ کاکە دەرێ مشکلەکەت هەیە؟ گوتی نا وەڵی نازانم چ پێ برێم. گوتی 3 ڕۆژ پاشی ئەوەی کە وێنەکەمان لای تودانا، گوتی لە ڕێی شۆڕژ لە بۆ شەقراوەی دەڕۆیشتین، گوتی دەعممان کرد، گوتی ئەو برادەرەی کە وێنەکەی هینابوو وێنەکەی خۆی نەدیتەوە بە چای خۆی، لە بۆی لە دەعمەکەی ئەمری خوای کردمن. خۆی وێنەکێشان تەماشاکە بەهرەیە، ئێستا بەنسبەت من بەهرەیە، بەڵام قوتابیەکان کە دەچن لە پەیمانگا و شتەکان ئەوانە ئیوان بەهرە نییە، چکە لە بۆی بە خوێندن فێر دەبن. بەسەرچی ئیمنە خۆڕش چییە؟ ئەمن بڵێن کە ئەو کارێ دەکەم لە بە قەڵای هەولێر تەلەبێکی زۆر ڕۆژانە برین فێرە وێنەکێشانیان دەکەن. شەر نییە برین هەمووی هەر تەلەبە بێ، هەیە هیوا ئاواتیتی، یعنی هیوا ئاواتی وێنەکێشانە دێ خۆی فێر دەکا، هەشە تەلەبەیە دێ خۆی فێر دەکا. چکە مامۆستا لە مەحەد و شتەکان دەیان نێرن دەرن بڕە لە مەقەڵای هەولێر لە کن ئازاتێنێ خۆتان بڕێک دەورێکی ببین، دەوری وێنەکێشانەکە بۆی بەقوەتر بن، باشتر بن، شارەزای زیاتر وەربگرن لە تۆنات و لە تەختیت و لە شتەکان هەتا لەوێ نەزاحەت بن. ئەو کەل و پەلانەی کە بەکاریان دێنم لە بۆ وێنەکێشان ئەو قەڵەمە خەلوزیانن، ئەو قەڵەمانە هەمویان خەلوزین، یعنی قەڵەم فەحمیان پێ دەرن بە عارەبی، و زۆری ئەو موقتاتێک کە نوچ پێ دەکەم فەرقی هەیە، یعنی ئێستا ئەو نوکەکەش ناشتێن، نوکەی زۆر درێژ دەکات. تەماشا نوکەکەی وەی زۆر کورتە کە ئەلێرە ئەو قەڵەم ئەوکەی تەماشا ئێستا چ لەو قەڵەمەی دەکا، ئەنی زۆر زۆر شتێکی شازە. قسەی کۆتایی ڤاڕ دەیکات.